زۆر خۆشەویستی بەڕێزان، ئەو کاتتان باش. ئەوڕێنە سەندە قسە و باز دەکەین، دەمەکە لەگەڵتان قسە و باسمان نەکردێ بە لایف، هەندە قسە و باز دەکەین، باس لەو ڕانکاریە پێم گوناه بەڕاستی خەبەرێک هەندە خەبەر هەیە وەڵڵاهی هیچ میدیایەکی کورتی باس ناکە، کۆ بنەوەی بارزانی، یعنی بەڕاستی جێگای نیگەرانیە کە باس ناکەن. تێناگەم کە ڕووداوی گەورەیە، ینی وەکو ڕۆژنامەنووس وەک کەسێکی سیاسی ڕەخنەگەر کە باز ناکەن. هاوڕێیان شتەشکە شتا پێ بڵێم، زۆر جار گلەی ئەوم لێ دەکرێ، ئەوە چییە جلکەچی زەرد لە بەرەکەیان ئەو لۆگۆیە زەردەکە چ خۆم جلکی زەرد بان قەس ئێستا لەبەرم کرد. مڵکی باوکی ماڵی بارزانی نییە، ینی بەڕاستی هیچ ڕەبتی بەوان نییە ئینسان بێتن بڵێ وەڵا ئەوەی ئیوانە زەرد ئی یەکێتی پارتیە و کەسک ئی یەکێتیە و ئەوە ئی قەندیلەکانە کا چ خۆم ینی ئینسان ئەوەی زەوقی گرتی لەبەری دەکا. هەزاران ساڵ ئەو ڕەنگە هەیە، بۆ زانیاریتان ئەوێ مزانیتم لە سوور و کەسچی زەرد دروست دەکرێتن و هەزاران ساڵیش هەیە. ئیتر چ پێویست دەکاتن ئێمە بڵێن ئەوە ئی پارتیە کەواتە ئەمە نابی لەبەرکەنیان کە لەبەرت کرد ئیتر ئەوە لە بەرتیرە لەوە پارتی فۆیواکەیە بەمنی گوتی خوا ئەو لی لە سکۆت ئەو مارکەیەکە ئەوە چییە ئەگەر پارتی نەبی کاچ خۆ من ئەو هەموو قسەم لێک نەدرێتەوە ئەو لێکە درێتەوە ئەو هەموو جمبوزۆڵە یعنی هەندە شت ڕەنگی زەرد و سەوز مڵکی پارتی وچێتی نییە مەیکەنە مڵکیوان لێیان وەرگرتنەوە. ئەمە هەمومان دەبی هەموو شتەشان لێ وەربگرینەوە بەو ڕەنگانەشەوە بە کەیفی خۆم ئەمن ئەوەی ڕێنگ پێم جوانی لەبەری دەکەم لەبەری دەکەم بان قەسیش ئەو ڕۆهاتم ئەوەی لەبەرکەم بڕوا بکەم بان قەس حەزیشم لە جلکی زەردە. جلکی زەرد مڵکی پارتی نییە هەتا ئەوە بی. بەخێر بێن هاوڕێیان دەچینە سەر بابەت دەزانم بەسەری من لە بۆ یەک تەنزەر ئەو لایڤانە دەکەم بەس لەو هەندەیە پارتی وێچێتی و خەڵک بزانی ئەو دەنگانەمان ئەگەنا بەڕاستیمان دییان کردینە، ینی ئەوە کە دەڵێن باشش نییە. لە بواری سۆسیال میدیا پارتی زۆر ئەمەیماندی کردیە، ینی ترسنۆکە لە بەهەندێ، ینی هەوڵ دەدەن دەنگت نەگاتە خەڵک ڕیپۆرت دێدا عینەوە حزبی باسوتە شنامەیە، بەڵام ئەر دەبی ئاڵاکەی دانا نوێنین، ئەوە گرنگە. برادران زۆر کەس بەم دەڵێ شکایەتەکەی ئەمریکا بۆ فشە مەسەڵەن هیچ نییە کاچ خۆم، ینی هێشتا دەستی پێ نەکردی کورە بەس سەیری ترامپ بکەن بەسەری ئەندەشتان پێڵمەتان دە برادر خڕدەبنەوە. ترامپ 5 ساڵ ئەوە 4 ساڵ دەبیت شکایەتی لێکرایە، تازە سیقلەکی لێکرایە و 12 شتا مایە سەرۆکی ئەمریکاشە خۆشی دەرشێ کردیە. ئەو کەیسا هەناسەیەکی درێژی ئەیوبی دەوێ، وەزعەکانیش زۆر باشە. مانجینۆ بڕیارە 2000 محەمەکانی ماڵی بارزانی پارتی تەجیریان کردی، ئەڵێن دۆسەکە گەلە گەورەیە ئێمە دەرەقەت نایەین بەو پەلەپەلێچکو ئەوان وایان کرد بەڕاستی محەمەکانی کرد لە پڕەچی دایانە محکەمە ئەوان ئەو جر محامیان کرد. ئیتر ئەو 5 مانگە 4-5 مانگەی ئەوانە محامیەکان گوایە بەس دراسە دەکەن چکو گەلک زۆرە وەسایقی تێدا دوکۆمنتی تێدا دوو هەتا ڕۆژی محکەمە بڕیار دەدرێ هەمووانێن ئەویان هاتیەوە چی کوردستان کاکە ئازادن شکایەتیان لێکرایە ئەمر قەبزێنەوە دەرنەچوە بەس شکایەتیان لێکرایە وە لە مانجینۆ بڕیارە ئەگەر هیچ تەجیری کە نەکرێتەوە کەیسەکە سکی خۆی وەردەگری ئیتر ساڵێک دەخانی 2 دەخانی نازاندرێ. ئەو بەس بۆ زانێ بەس یەک خەبەری گرنگتان پێ برێم. ئەو پارێزەرەی کە لە 2003وە لە 2003وە یاخۆ خێر بێن ئاوڕێیان سەرچاوی ئێمە ئاوڕێیان تا ئەم قەت ئەم لە ژیان نارم شێر بکەن ئەگەر 100 ئەوەندە بایکۆت و فشار و یعنی ئەوەمان لەسەر بیتن. ئەوەی پێی کرا ئەوەندەی پێیگرە جێمان لێ ڕابگری ماری ئاوابی سوپاسشتان دەکەم ئەو کاتی دەکەن. بەرحاڵ بەسەری بڵێم ئەوەی ئەو پارێزەرە 2003وە پارەی ماڵی بارزانی هەموو سپی کردیتەوە بە ئەدلەوە بە شایەدی ژنەکەیەوە هەموو لێکیایە. ئەوە گەورەترین کەیسە ئێستا تووشیان بووە، گەورەترین کەیسە ژنەکەی خۆی شکایەتی لێکردیە کەەوەش کوشت پارە سپی کردنەوە لە ئەوروپا لە کوشتن خەتەرترە، لە کوشتن خەتەرترە.
یعنی یەکێک ئێستا کە 20,000 مەسەڵەن ئێستا من بڕوا بکە 20,000 نەقدیم لە دەست بی نازانم کو داخلی ناوبانقی بکەم. ئەوە وەزع لێرە وایە زۆرەوە بە ملیارەهایان داخل کردیە. ئەو مەحامیە ئێستا مەلەفە چیرۆکراتیان دەبێ ئەتراف لە سەماڵی بارزانی بکە یان ئەوە تەدەی بەخۆی بستە ژۆری پارەیەکی زۆری سپی کردەوە. هاوڕێیان ئەو لەسەر سکاڵاگەی ئەمریکا کە ئەو پەیجی تەفدەفرێستا ئێستاکات هەفتە شەڵقەیان بە ڤیدیۆت بڵاو کردەوە ئەوی دەیەوێت جێ لێ ڕابگری لەوێ هەیە ینی بەجددی ینی بەردەوام نوێ دەکەنەوە زانیاری دەکەن بەس ئەوە چەند ساڵش کەشی دەوێت براکەم خەڵکیمە دەوێت سەوری فەوری. هاوڕانە هێرشی داگیر کردە ئەو دەمەسەر بەسەرئی هێرشی داگیرکەری تورکیا 4 ڕۆژ دێبڕێ بەڕاستی چەندە پیارتی کە ئاخر وەرەقەیتی تورکیای هینایە بۆی یعنی بیپارێزی هەڵبژاردن نەکرێ و کوجارەکانی کە گوتمان هاوڕێیان لە بۆم نییە وەرە تەحەدا دەکەم ئەو تەحلیلە خەتە گشتەکە ئەگە 100 سەرنجەکانی ئێمە دەرنەچوو بیت 100 سەرنجەکانی ئێمە دەرنەچوو بیت وەرە سیرکە نەمە گوتمان تورکیا پارتی ناوێ ئێستاش هەموو هەوڵشی ئەوەیە انتخابات نەکری هێنانی تەنسیقیشی لەگە تورکیا بەشیشی لە ئەو فەوزایە و داگیرگەران پێکەوە تەنسیقەکان و حکوومەتی عێراق بە نەرمی بە پەمۆی مەسعود بارزانی ئاوی دەداتێ زەلیل و سەفیلیان کردن مەسرور چوە بەغدایە چوە تارانی نێچیر چوو بەخۆی چوە بەغدایە بەخۆی ئەگەری زۆرە بستە بە ئەوەش بستە ئێرانیش بۆ زانیاریتان کە پێشترێ پێی ئەو بوو لە کاتێکدا سەری ڕەشان بردومان کرد ئەو زەچوو دۆقەی لەگەر ئەو کەسە کرد مەسعود بارزانی ئەبوو ئالال ولائی ڕسمەکەی هەیە کە هەولێری بردومان کرد بڕوا بکەن ئەو ئاگرستانانەش کاکەر کابرایان پیشان نەدا بڵێ ئەترافەکەی نابێن سێ جلکی زەردیان لەبەر کرد و دەری ئەوەوە ئەترافیان کردیم نازانم بەڕاستی یعنی زۆر زەلیل بوو زۆر بەهەرحاڵ بینەوە سەر هێرشەکەی تورکیا هێرشی کردیە عێراق تا حەدێک مەجالیدایە بەڵام ئەوە دەبینی سبەینی لە پەرلەمانی عێراق کۆبوونەوەی لەسەر هەندێ داوا دەکەن جێشی عێراق داخلی هەرێم بی پەرلەمانتاری عێراق ئەوە هەموو کەمینە بڕوا بکەن هەموو کەمینە و هەمووش لە بەشن و باڵای قەوارەی هەرێم دەڕوات کو یعنی حکوومەتیان هێش پەرلەمانیان حکوومەتێکی کارتۆنیان هێشتەوە کار بەڕێکرد پەرلەمانی ساوە داوا دەکەن جێشی عێراق بێتەوە بەشێکی شاتەوە سنوورەکان ڕاستە هەندێکی پارتی تێدایە مەسەڵەن ئەو وەزا لیواکان بەڵام حکوومەتی عێراق لەژێر هەیمەنەی حکوومەتی عێراق ناتوانن ئیت کەش دەینەوە بەو فرتوفێرانە نییە لەگە عێراق ئێران سووریا تورکیا متتەفقن کە ئەو قەوارەی بڕوخێنن مەسعود بارزانی هەزار ئەوەندە جاشاتی بکە کۆتایی هاتیە بڕوان پێ بکەن مجرد وەکو ئەمەلی نەهەندە نەخۆشن لەسەر قەرەوێ دەدەن بە هەناسەی پێدەدەن ئاوایە قەوارەی هەرێم هەر بۆ خۆی یعنی نموزەشی زۆر خراپی پیشاندا و ئێستا مؤامەرەی گەورەی لێ دەکەن هەموو داگیرکەران بە عێراقیشەوە ئیتر کاتەکەی مایە کەنچین بنێژرێت هەر ئەوەندەیە بڕوان پێ بکەن ئەوە ئەمە ئەوە ئێوەش لەبەر ئەو یەک ئەزمونیان پیشاندا و ئێستا مەسعود بارزانی و پارتی لە ئەمریکای زۆر نیگەرانن هەر بە هەندێک لە بۆ باوەشی تورکیا و ئێرانیش چووە لەبەر ئەمریکا بەشێک لەو شکایەتەی ئەوەیە مەرکەزی یعنی ئەوەیە هەموو ئەو سەرنجانەی لای ئێمە خڕبیتەوە کارتێکی گەورەیە بەو نەوەی دەیان دەنەدادکە و بە خۆشیان دەزانن ینی خۆشتەکەەوە نییە هەموو وەسایقانەی دەرهاتیە بە ئاشکرا ستیڤن یەکێک لە سەرپەرشتیارە باڵاکان وتی بەیتی ئەبیەس CIA پنتاگۆن خەزینەی ئەمریکی وەزارەتی دەرەوە دەیان بەڵگەیان داینی خۆ لێدوانەکەی لە وەزار ئەوەیە یعنی بۆیە یا ئێستای گرتی نەبەرە ئەو داگیرکەرانە دەڕا و داگیرکەرانەش دایانهار ملت شکەس لەگەریان نییە بە پارتی خۆشیان ئێستا دێمە سەر ئەوێ لە سەفەرەی بەغدایە شاڕیان مەسعود بارزانی ناو کادیرەکانی گوت بووی کە وەزع باشە و ڕەوشمان باشە بەس ڕاست ناکە هەر بەڕوا کە دەرێن ناو کادیرەکان کاتێکە قسە کرابوو فشیان پێیان کوی بابە دوو مانگ معاشمان نەدرێ باشی چینە وەزعمان چ باشە ئێستام کە دێمە سەر کادیری پارتی کە لە چ ڕەوشێکی خراپ دادەژی کادیر و پێشمەرگەی دەرێ ڕەوشمان باشە بە چ باش دوو مانگە 140-50 پێشمەرگەت چەکدارت ئاسایشت
کادری حزبیت پارەی وەرنەگرتیە حەزم لەو پارەی کە دێ سەپاسی چی لە بۆ بەس ئەوانەیە وەری نەگرتیە دەگۆز ئەمان باشە سەدەر استقبالی نەکرد قەیس خەزعەلی و استقبالی نەکرد مالیشی ئیشی پێیتی سوودانی لە بۆ بڕخەنیت ئاوێنەوە دەست بشو چی کە استقبالی کرد بەو کەرەسە زەعیفیەوە کە بزان ناوڕیان مەسعود بارزانی کە وەزعی زۆر شەڕ دەبێ ئەو دەستە بەغدایە لە ڕفراندۆم چوو لەوەش بۆ وەزعی زۆر خراپە فێر لەو میلەتەی دەکەن هەموو هەوڵە شتەدا انتخاباتە نەبی بەڵام نازانم چەند دەرەقەت دێنایە بەس ئیش دەکە لە بەوەی انتخابات ڕۆحی لەو انتخاباتە چووە هاوڕێیان بچمە سەر بەلەوەی بچمە سەر تخوا شەرم نییە هاوڕێیان شاسوار خۆی پێ ئۆپۆزیسیۆنە یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان و نازانم چن گۆڕان هەرچەندە پەرپود بوو ینی درۆزن دەرچوو هێزەکە درۆزن بوو ینی چێشەوە نییە قسەیان لەگەڵ دەکەی ئێمە خیانەتمان نەکردی کوورە کاچ خۆم دەبینی جێیشەک دێ 10,000 کەسە بەس ئەوە لە فیلمەکان دەبینن بەس 12 کەس هەرس دەگری ئەو عەرسانە دا ئەو خیانەت دەکەن دەرگاکە دەکەنەوە ئەو جێشە دێ میلەتەکەی لەناو دەبە گۆڕان ئەو دەورە سەخیفەی گۆڕان هەرچەندە بڕوا بکە بووە حسێک بووە شوعی تازە لە کورسی ئەگە بێنە کورسێک نیو کورسێک بەس قەس لەوەی دێ یعنی بەڵام هەڵوێست هەر جوانە لە بۆ حزب لە بۆ کەس بە شخص بە تاقتنێ برێ نا حزبی شوعی چەند جوان بوو لە خۆی لەپەر دەرگای مزاهرەی خۆی کرد و هەڵوێستی خۆی ڕاگەیان یەکگرتی کۆمەڵ یعنی بۆ غەزە ئەکوڵێن ئەبنە بورکان بەدەو هاتەڵ لە فعلینا بۆ کورە باشوور نەک ڕۆژاوە ئاوەتە لە بن پیویان تورکیا 8 سەیتەرەی دانایەوە لە بادینان ئیدانەک ناکەن ئیدانەکە هیزانەترین مووقیفە نایکە بۆ گەنجی کورد فێرە هەستی نیشتیمان پەروەری ناکەن بەڵام بۆ غەزە ئەکوڵێن ڕاستە بەراورد نییە بەس کاکە کوشتن هەر کوشتنەوەکو ئەدامە کوسات کابراتە سە خاکەکەی خۆت دەتوە ئەگەر حزبەچی خۆت پێنەوەی شێخ سەعید و شێخ مەسەلەن مەحموود و ئەوانەکان هەموو گیربیر و باوەڕی ئیسلامی بوونە ئەگەر باوەڕت وایە ئەوانە خەباتی ڕزگاری نیشتیمانیان کردیە بەڵام ئەوانە دێن زمانی کوردی دەگۆڕن بەڕاستی یعنی ناوی منداڵی کورد کەلتوری کوردی جبچی کوردی لە هەستی نیشتیمانیش بە هیچ لایەن گرنگ نییە فەڵەستینیان لا 100 ئەوەندە گرنگ کە مەش دەڵێن فەڵەستین تاوانەشی زۆر گەورەیە بەرامبەری کرایە یعنی ئەمنیش لەگەڵتان دەما تاوانشی زۆر گەورەیە بەس ئەتوو کە لە بۆ ماڵ و زمان و نەتەوەکەی خۆت داگیرکەرەکەی خۆت بێمەوقفی مزایدە چی هەرچەندە لەو غەزەش ئەوە بەشێک لە ئیسلامی سیاسی هەڕێ ئەمە ڕەخنەما لە ئیسلامی سیاسی هەیە ناوەک لە دین و لا ئەوە کە ئەو ڕەخنات چەندە ئەوانە قسەیان لەگە دەکەیت خوا پێغەمبەر تۆ کافری مولعیدی بوو ئەو کەلتورە قێزەوەنە چێ هینایتانە ناو ئەوی لە شێستەکان و ئەفتاکان خەڵکی کوردستان 50 و شێستەکان 170 شوعی بوو ئاوڕێیان هەمووتان دەزانن خەڵکی ئێمە بەڵام پێکدادان نەبوو لە مەعبەینی ئەوانە هەمووش مسلمان بوو کورەمە ماڵی خاڵانم باوکم هەموو تەدەین بوون هەموو ئیوا بوون دەروێش بوون کەچی بەشی زۆریشان چێ لە ئێمە بنە ماڵەکانمان لە کۆندا لە 50 و شێستەکان چە شوعیەکی نەبووە هەمووش مسلمان بوون ئەو کەلتورە چێی نایتانە ناو ئەوەی گەنجی فەقیر فەروەردە دەکەن هەر یەکە قسەیەکی کرد ڕەخنە لە مەلایەک بگری بە دژی خودای ئیسا بکەن بەهەرحاڵ بێ هەڵوێستی ئەوان بێ هەڵوێستی شاسوار کاچ خۆم کە نەوەی نوێ مۆزوع هەر ئاو کارەبا نییە نەنا مە چێشەمان لەگەڵ حزب دەسەڵات مەسەلەی خاچشە مەسەلەی داگیرکاریشە بێمەوقفن ئەگە وەزان بەس مشکلە ئاو کارەبایە بەس مشکلە ئازادیە نا مەسەلەی نیشتیمانیشە بۆیە بێمەوقفێکی زۆر گەورە هەیە لە ناو هەموو حزبەکان پارتێکە و خیانەتە دەکەن هێزێک نییە بەرەوچی بگرین حتا لە 16 ئۆکتۆبەریش هێزێک نەهاتە سەجادەی مووقف دەرببڕی تاوەکو من بیرما ماگۆرگ تەلمیعیدا ئەگە هێزەشکە بێتە پێش ئەو دوو حزبەتان لە ناو دەبا یەک حزب نەوێرە خۆ بداتی هاوڕیان بێرە سەر کۆبنەوەکەی مەسعود بارزانی لە چەند ڕۆژی ڕابردوو هەم مەسعود بارزانی کۆبنەوەی کرد هەم کۆنفرانسی پارتی کرا ئەو پەڕی فەشەلیان هیناوە ئەو پەڕی فەشەل لە مێژووی پارتی قەت کۆنگرە و کۆبوونەوە ئەوەی ئەوها نەبووە و قەت کادری پارتیشەوە بە مووقف نەبووە
قسەی نەکردیە من کە ئەوە دەڵێم بە ئێستا بە نمونە پێتان دەڵێم کەی دیوتانە ڕۆژێک لە ڕۆژان لەو چاردە کۆنگرەی پارتی کادری پارتی بە دەیانیان بێنە سەر پۆست بنووسن ئیدانە بکەن ئەرشیفی لەوەک لە ماوەت ئەرشیفی حزبەکەیان بسووتێنن هەویەی خۆیان بسووتێنن ڕەخنە بگرن ئەو تومەتانەی ئێمە دەدەینە پارتی ئەوان لە ئێمە گەرمتر بن قەت دیوتانە نەک یەک و دوو سێ بە دەیانیان بوو بە سەدانیان استقالەیدایە ئەوە شتێکی نوێیە لەو زەمانەی کە هیوان نمایە لە ناو قوڵایی دەسەڵات لە ناوە خۆیان ئەوان کادیری خۆیان ئەوەی ئێمە دەڵێن ئێستا ئەوان دەیڵێن ئەوە زۆرە بۆیە هەڕیانگرت هاوڕێیان تا دەزانن ئەوە دوو هەفتەیە زیاترە کۆنگرەی برێم ئەو کۆنفرانسە ناخۆیان تا ئێستا لە دوو کەرکوشتێ ناکردی لەبەرەوەی ڕۆحیان چووە لە هەولێرە سێ ناوچەیان هەیە تا ڕانگرت مەسعود بارزانی هەستا بۆ دەڕاگرتنی کادیرەکانی بۆی نییە ینی بێتن ئەوەندە قسەیان لەو کە بڕوا بکە لەوە گەورەتری شکستی ناچۆن بڕیار بوو لە هۆڵی سەعد بکە نەوێرە هۆڵەکی گەورەیە وتیان خەڵکێکی زۆر بێ قسە دەکات تهدیدیان دەکرد ئەو کادیرانەی هینابیان هاوڕێیان ئەوە زۆر گەورەیە من بۆیە هاتم ئەو لایڤە بکەم بەڕاستی بەس یەک میدیای کوردی باسی ناکەم لە هۆڵی سەعد بردیانە زێرەوانی کە زۆر بچووکە و تەشخیصیان کرد تا حەدێک چەند کەسێک بچی مەسعود بارزانی بێجەوەکەی ئەوە بێ و داوایان لە بەشەش خەڵک کرد بوو قسە نەکەن لەوێندە ڕەخنە نەگرن کەچی ئەوجا هەر تەقیتەوە ئێستا پێتان دەرێم مەسعود لەوەندە چوو بوو کە ختاب بدە ئەو بچە بڵە ڕێزان خەڵکەکەی ئاش بکاتەوە کەچی خەڵکەکەی تر دوو هەندە تووڕە بووە تەسەوور بکەن کاتی ناخواردن داهاتێ 180 ڕۆیە بڕۆن بپرسن 300-400 کەسیان پێ کۆبیتەوە 300-400 کەس ئەخۆ ڕسمەکان هەیە هیچ میدیای پارتی ئیتیمامی پێ نەدا لەبەرەوەی شکستێکی گەورە بوو شکستێکی زۆر گەورە بوو کە بەداخەوە میدیای کوردی تێنەگەیشت حیزبێک کە ئەوڕۆ باڵا دەستە حکوومەتی لەدەستە هەرێمی لەدەستە هەولێری لەدەستە چەک و جوبەخانەیەش زۆر کاکە کادیری خۆی لێ قید دەبتەوە لە 12 دقەی نیو سعاتی کۆتایی مەسعود داوای کردبوو قسە بکەن بڵام چییە مەوزوع چیە بڕوا بکە 50 کەس دەستی بەرز کرد بووە یەک فەوزا بووە وتیان ئەوی ڕێزی ئەخیری بەخۆی هاتە پێشەوە ئەوانێ ڕێزی ئەخیری دەستی بەرز هەستاتەوە فەوزا بوو هەراوەریە ئەوەندە دڵیان پڕ بوو لەعلم وەکو گوتم بە محەدەدی شات بە مەسعود بارزانیان گوتی ئەوانە چێدات ئەو هەموو کادیرە فاشرەتدانایە هەموو دەستیان لە بۆ مەکتەب سێ ڕێزیەکەمیش هەموو قیادات و کادیری و مەسئولق و ئەوانە بووە دەستیان لۆ درێژ کردە گوتیان ئەو هەموو فاشرەت چێ لە سەرەمەت کردە مەسئول هەموو خەریش کتلە و کوتلەکاری هیچ خەریکی حیزبە پارتی نینە بوویتەوە هەرا و هەریانە وەزەمێک دوو چەند ژنیش بووە لەیان هەستایتەوە یەکسەر مەحموودە سۆر دەرێن کۆتایی پێهینایە مەحموودە سۆر دقیق نیم بەزوتیان کۆتاییان پێهینە لەبەر ئەوی دەتەقیەوە ببووە هەرا مەسعود گوت میوانی منن هەموو ڕۆیشت بوو من بەرپرسم لەو شتانە هاوڕێیان کادیری حزبی پارتی لە مەسعود بارزانی هەرگەڕێتەوە لەوەی گەورەتر هەیە لەوەی گەورەتر هەیە هاوڕێیان چێ ڕوویدایە بینە پێرسای خۆ کادیری پەکەکە لە ئۆجەلان هەڵگەڕێتەوە کادیری یەکێتی لە تاڵەبانی هەڵبگەڕێتەوە بەجددی ئەوە شتێکی گەورەیە ئەو جموجۆڵانەیان کرد بەسەد والله زیاتر لە 500 کەسیان استقالەیدایە لە کارژێر ناوچۆ ئەندام ناوچۆوانە جگە لەوەی دەیانیان ئیدانەی پارتیان کرد لۆ لەبەر ئەوەی کردی پارتی مەحزەلە بوو کۆنفرانس نەبوو ئەزانن بۆ ژەو کۆنفرانسە کرا مەسعود بارزانی لە کۆنگرەی 14 هەستا بۆ هەندەی دروست کرد کوڕەکەی خۆی هیناپێش مەسرور کۆتاییتی تەمەنی کۆتایی دەوێت مەسروری بکاتە سەرۆکی پارتی لێی دەدا لە نێچیری دەدا تەسفیەی نێچیری کرد مەسروری هێنا پێش ئەو جارە دێتە خوارە تابقی خوارێ لە کادیر و ناوچە ئەوانە 195 باڵی نێچیری تەسفیە کردی قلقل دەرچوونە ئەویش ئەوانەی دەرچوونە ئێستا ئەوانەی نێچیرینە خەریکن بە پارە بیانکردن خەریکن ژنیان لۆ دەنێرن بڕوا بکە کە ژن مەسەلەیەکی زۆر ئەوەیە ئەوانش بکردن مەسعود دەیە بەر لەوەی بمری بەر لەوەی ئەو جاری استقالە دەدات دادەنیش ئەگەر کۆچی دوایش نەکە ئیتر ئەوە دەکات پارتی تەسلیمی مەسرور دەکات
جێگرەکەش ڕەنگی بابۆبی بنمونە وەیسە وەزعی باش نییە وەیسەش باش نیە کە ئەو سێ ئەوە نە وەیسە دارەکەی تریش باسم کرد دوو دڵی لەوەی یعنی قەلەقی لەوەی کە بۆ ئەمری حکومی لەو دەرناکەم بتکەنە ڕاوێشکە و ترس لەوەیە ئارینی کوڕی مەسرووری بێتە جێت ینی ئەویش ئەو ترسی هەیە بۆیە ئەو کۆنفراس ئەو شتە بەس لەو هەندێکەوە کرا مەسعود بارزانی کردی تەسفی باڵینە چیر بکە هەموو کارجەرلق و ناوچە و ئەوەکان مهەیە بکەن لەو کۆنگرەی 15 پارتی مەسرور بارزانی بتە سەرۆکی حزب ملی هەموو کادرەکانی خۆشکان ئامانجی ڕئیسی لە مەسعود بارزانی لەو کۆنفرانس و لەو کۆنگرەی جاردا ئەوە بوو جادەکە ساف بکەن لەو مەسرور بارزانی بۆیە چی زۆر تووڕەیە تا ئێستاش ئەوەیە ها بۆ زانیاریتان تا دوێنێ پێرش هەر لە ئەوروپای بوو ها زۆربەی ماڵی بارزانی لە ئەوروپان بەزنێتی تا ئێستا نەگەڕاوەتەوە کلک و باڵیان کرد کلک و باڵ پەرفوتیان کرد کە شایستەیە نێچیروان بارزانی شایستەیە نێچیروان بارزانی ئەوڕێنەوانی سەرپەرشتیان کردیە مەسعود بارزانیە منەورانی جەعفەری سێنە مەجموعەک لەوانە نەکە ئەوە بوونا کاتات نوکتە چی خۆشی جەعفەر هەیە جەعفەر مەسعود بارزانی 6 مانگ لەوە پێگوت بوو جەعفەر چەندی دەینەوە 37 کورسی لێی تووڕە بوو جعفر چی بوو لای خەڵک باسی کرد بڕوا بکە گوت وەڵی درۆشم نەکردیە 7 کورسیشم زۆر پێگوتیە ئەتیا لێم تووڕە بووە تووڕە دەبی مەسعود بارزانی تەبعی زۆر خراپیە حەزی لێیە درۆی لەگە بکەیت حەزی لێیە بە شان و باڵی هەڵدەیەوە حەزی دەزانین لە چێە فەرهاد پیربار چوو بەکنی بڕوان پێ بکەن هاوڕێن ئەوە دەقیقە چوو بەکنی کۆبنەوەی لەگە کردبوو 2 ساڵ لەمەوە بەرەوە ماوەیەک دەیگوتە تو پادشایە تو مەرجەعی وای وای تا ئەنەوانەی مەرجەعیان داهینە مەسعود بارزانی بە مەسعود بارزانە کردە مەرجە فەریدن عەبدولقادری کۆنە کۆمەڵە بوو سالار عەزیز فەرهاد پیربار ئەو دووسەیەکە بوون پفیاندا مەرجەعی ژۆر ناو ئزبەکەی خۆی خەڵک لێ قیت دەبتەوە فشەی پێدێ فشەی پێدێ ئیدانەی دەکاتن قوتسێ دەچێ ناو پارتی هەبوو بەلای کاک ئەوشی نەما ئەو فەرهاد پیربارە لێی کۆبنەوەژێ کرد پێیگوت بوو کاک مەسعود سەرۆکیارێم چێ لە بۆ تو ئەتوو پێویستێ بێ مەرجە بێ شا دیتان لە تەلەڤیزیۆن ژوای کرد وتیان دوو کۆبنەوەی ئیلغا کرد کۆبنەوەیەک لەگەڵ 111 پەرلەمانتاری هەرێمی هەیبوو ئەو 2017 گوت ئیلغاکەنەوە فەرهاد پیربارە قسانەی لۆ کرد بوو کەیفی پێدێ ئیتیمامی پێدا 100 کەتنی کرد فەرهاد پیربار هەمووی دەرهینە مەسعود بارزانی عەزی لە مەشخەل کەلۆسیە حەزی لە بەختیار سەعیدە نییە بڵێن ئەتوو مەرجەعی و لە دەرەوەی هەمووش درۆی لەگە دەکەن بۆ زانیاریتان هەموو درۆی لەگە دەکەن هەموو دەزانن مەسعود بارزانی ئەوە نییە لە یعنی بەس کەیفی بۆ نەوع ئینسان مەسرور وە نییە بەڕاستی یعنی مەسرور بەو شێوە نییە خەڵک کە ڕەخنەی لێ برێم بە شانی و باڵی هەر بدا بڕوا بکە و دەعمی بکە ئەو شتانەی کەمترە بەس مەسعود نازانم تەمەنێتی چی بڕۆ مەتعی بکە کەیف پێدێ دەفری دەتباتە ئاسمانێ ڕەخنەیەکی منطقی لە پارتەکەی خۆی بگرە برێ کاکە پۆزی پارتی ما خراپە ئیلە لەبەد استقبالت ناکە استقبالت ناکە و هیمالت دەکە لە هیچ شتێک لێت ناگەرە بچێ پێش لە کاتێکدا حەزب دەبیجێ لەو کادیرانە ڕابگری کە ڕەخنەی لێ دەگرن هەتا بستە پێش مەسعود بالعکسە بەس عەزی لێ بێ حزب باشە و کابینەی مەسرور بارزانی باشە و وەزعەکە وەزعمان ناوخە درۆی لەگە بکەی درۆی حەزی لە کەسانێکە بە شان و باڵیان دەبرێ کاک مەسعود دەسەرەوەی ڕەخنەیە کوڕی کاکە گەلحۆ ئەتوو ئەگەر ڕەخنەگریە و دەسەڵاتەی سیستەمەکەی تاالبانی و بارزانیە بۆ گەنیان کردیە دەبی ڕەخنە لەوانە بگیرێ ئەو دەبێ خوارێ ئەگە ناو درۆیانە چییە فشە دەکەنیان لە بۆ 2 فلستان زیاتر بدەنێ $200 وەکو سەکەیە کە ئەوە ئێسکە چیرۆ فرێ دەدەی ئێسکە چیرۆ فرێ دەدەی ئەتر کلۆ بادەدا بەهەرحاڵ ئاوڕێیان خەڵک لە پارتی لۆی بە دیار کات یعنی هەتا خەڵکی پارتیش نەکرد ئێمە کە پارتی ئەو جەماوەرەی هەمووی بە قوربانی کورسەکەی مەسرور بارزانی کردیە بڕە بزانە سە هەژماری من لەسەر سیاسەتی خۆیان کە لە وەختەی مەسرور بارزانی دەرێ کەرامەت گرنگترە کەرامەتی نەتەوەیی گرنگترە لە موچە لاچ سوپای داگیرکەری هینایە ئیدانەی ترام دەکاتن تەقەکردن بەس ئیدانەی ئەو هەموو کوشتار و تێکدانی گوند و بردومان و خاک داگیرکردنەکەی بادینان ناکاتن
ئەوەیە مەسرور بارزانی کە باسی کەرامەت دەکات سەعاتەکەی دەستی 25,000 پاوەندە کە دەرێ موچە چییە کەرامەت گرنگە بێگومان کاچ خۆم بە سەعاتەکەی دەست 25,000 پاوەندە خۆم بڵاو کرد هیچ شیان خواڕیان کەوە دەڵێن مەسەڵەن کارجێر ناوچە کۆنفرانسەوان هەمووی فشەیە فازڵ میرانی فشەیە ئەوریان بڕوا بکەن فازڵ میرانی چی بەدەست نییە کە کارجێری مەکتەب سیاسیە ئەو عەلی حوسێنە دژی ئەوە بوو عەلی هەرسین بێتە سەر ببتە کارجێر لە قیچار مەسعود بارزانی داینا هەر منەتیشی نەزانی وایە نا عەلی حوسێن چەندیش پێت ناخۆش بوو چەندیش پێت ناخۆش بوو هاوڕێ کادیری پارتی هیچ کەسێک بەقەت کادیری پارتی زەلیل نییە ئێستاکە وەزعی خراپ نییە بڕوا بکە کادیری پارتی دوو مانگە موچیان نەدرات موچیان لەسەر وەزارەتی پێشمەرگەیە بۆ زانیات لەگە پێشمەرگە و هێز ئەمنیەکانە زۆرینەی هێزی چەکداری ئاسایش پێشمەرگە پارتی وەزعیان زۆر خراپە بڕوا بکە ئەم لەو دوو سێ مانگەی بەدەیان کەسی پارتی لە هەموو ئاستەکان لە ئاسایش لە پێشمەرگە لە بەرپرسی ئەو پەیوەندیان بەمە کرد ئەڵێنە من ئێستا بۆمان دەرکەوت مەسعود بارزانی لەکنەمەوە دەرێن وتر نازانم ئەو خۆباڵێ کە چەندەر ناڕازگۆ و درۆزن بووە لەسەر ئەوەی کە دەیگوت من پێشمەرگەم ئێ کاچ خۆم دوو مانگە مەعاشت نەدایە دەزانین چ لێکردن مەسعود بارزانی مەسرور بارزانی ئەزانین چ لە بوونە ماڵانە کرد خەڵک سەدەقەیان پێ دەکا دەرۆزەیان لە دەیان کەس کرد مناڵەکانیان لەو هەمووی فێرە موچە بووە وەکو مخەدەرات ئەگەر موچەکەی نەبی تەواو تەفت و نادەبی قەرزیان کرد زەلیلیان کرد وەڵڵا ئاسایشە بەرپرسە هەمووانی زەلیل کرد لۆ نەتانتان یەک موچەیان بدەنێ بە موقەتیش بی لەو جێژنە و لەو وەزعی کادیری پارتی لەوەی زەلیلتر هەیە ئاسایشی پارتی پێشمەرگەی پارتی ئەوە دوو سێ مانگە چار مانگە یەک مەعاشیانی درایتێ بڕوا بکە هەموو بێزارن هەموو دەڵێن دۆمان دەرکەوت مەسعود بارزانی بەس خەمی عائیلەکەی خۆتی ئەوەش زۆرە ها پێشتر ون ئاوایان دەزانی خەمی هەموو حزبیتی خەمی هەموو کادیرەکانێتی وەکو باوکەکە لە گەریان سە بۆیان دەرکەوت هەموو هەرایەکەی لۆ کوڕەکانی خۆی دەیکاتن لۆ کوڕەکانی خۆی کادیری پارتی نەموچەی دەدرێتێ نە لە کۆنفرانس و کۆبوونەوەکانی هیچ حسابەچی لە بۆ دەکرێ نە ڕێشی دەدەن ڕێشی مەسعود بارزان ڕێ نەدا دوو سێ کەس قسەی کرد ڕاست هەرات ئەگەنە دەتەقیەوە هاوڕێیان بڕوان پێ بکە خەڵک یعنی ئەمە نازانم دیتانیانە هەر هەندە خەڵک ترسیشکە هەر هەندە دەستی پێ کرد هەر هەندەی خۆمزاهرە چ بوو وەخت خۆی لە هەشتاکانای بەبیری دێتەوە یەک دەگۆ هۆ لە بۆ هەرا هۆریاڵا بژێزی پێشمەرگە بەوە دەستی پێ دەکرد ئەوەش وا بوو بەو شێوەیە بوو ویستیان ئیتر بەس قەپاتیان کرد قەپاتیان کرد هاوڕێیان بۆیە کادری پارتی نەبووی هەیە قسە بکە نەموچەی دەدرێتێ نەوەزعی باش بوو نەوەزعی باشە لە هەموو ڕوێکەوە کادری پارتی لە هەمووان وەزعی خراپترە بڕوا بکەن بڕوان پێ بکەن ئەگۆ تێدەگەن کادری پارتی وەزعیان زۆر باشە دوو پارتی ترسی گەورەی ئێستا لەوە هەیە لەو لا سوپای داگیرکەری نا لەو لا کادری خۆی هەموو لێی هەڵگەڕایتەوە چێ دەچی شیرە بۆ دەکا چێ دەچی شیرۆکە دوایین تاوڕیان کە پێتان بڵێم مەسعود بارزانی مێڵخۆشنا و ئەوەی پشتیوان سادقی بان کردیە یەکێک لەوانە ئەوەی لەو 4 ساڵی پرۆژە ڕاوەستایە ئیشیان نەکردیە بڕیارە هەمووی بەگڕ بێخنەوە لەبەر ئەوەی دەیەوێ بە هەموو خەیاڵی خۆی فریوی خەڵک بدە هەموو پرۆژانەی ڕاوەستاینە جموجۆل نەکردیە لەو یەک مانگەی ئەگەر انتخابات بەشداربی پارتی هەمووی دەست پێ دەکە نەرم دەبی لەگە خەڵک باش دەبی دێ نزیکە انتخاباتە دا انتخابات تەما فیلمە ئەوە بەونەت خۆشناو گۆترە پارە مەشاریعەکان هەموو جێبەجێ بکە هەمووش بەس مەسەڵەن انتخاباتە هیچ نە پارتی بوونە نە خزمەتکردنە ڕۆحی چۆ ناوێ لەگەی شەتی ئەو جارەی حکومەت تەشکیل بکاتەوە و دەعمی هەموو حزبانە دەگا لە سلێمانی دژی یەکێتی بن بەنمونە پارەیەکی زۆر نەک حکومەت ئەو پارانەی خڕیان کردەوە کە نایاندا لە پێشمەرگەی دەبی لە بیرتانتی نایاندا ئاسایش ئەوە چەند مانگە ئەنگۆ مەعاشتان وەرنەگرتیە مارەوەدان ئەوەندە بێویژدان بوون بە جێژنەی بەو هەموو مانگەی ئامادە نەبوون یەک مانگ لە موچەی قوتی خەڵک لە نەوت فرۆشتن لە ئەوە پێیان بدەن بڕۆن هەر ئیشان لەو کەنەوانەی کۆیلەن هەر بەردەوامن
دیتان کویان زەلیل کردن گرنگ ئێستا ئەوە بە ئەوەی کرا کە ئومێد خۆشنا و پشتیوان سادوقوانە بچن ناو خەڵک نەرم بن هەموو مەشاریعەکان هەوڵ بدەن لەو ماوانە تەواو دەکەن ئیشی لەسەر دەکەن هاوڕێیان ببوورن من هەر ئەو مۆزوعیەوە بوو من لای من بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکمان نییە ئیش لەسەر ئۆپۆزیسیۆن بوون بکە خەریکی ئەو میلەتەیان هەندێک لەو چالاکوان و خەڵکانش خەریکی دینا و فاخیر هەریری و نازانم چێ و چێ کردیە کۆمەڵێک لەو ئەستێرە کەریم و ئەو کچەوا و ئەو کچ و کوڕە لە سۆسیال میدیا حەزیان لە یەکتری کرد و جیابوون و کورە بابە شەرمکەن بەجددی وەرە قسە لەسەر بێ ئاوی کاولێر بکەین وەرە قسە لەسەر سوپای داگیرکەر بکەین وەرە قسە لەسەر کۆنفرانس و نەی پارتی بکەین ئیشی خەڵکێک ئۆپۆزیسیۆن بی لێ ئیش لە کەم و کورتەکانی دەسەڵات دەکات نەک کەش و هەوایەک من لایڤم کردی سعات 11 سبێنێ 11 سبێنێ هەر ئەوە هاتم کردم ئەوم ئەو لە بکردە لەسەر ئەو میران و برازاکەی ئەوە عەلی هەریری ئەو براکەی فاخر هەری 3800 کەس هاتە ژۆرێ تحەدا دەکەم دەمەشکە لایڤێک لەسەر شتێکی تافیع بکەم بە هەزاران کەس دی بەس کاکەک وەرە باسی سوپای داگیرکەر بکە وەرە باسی بێ ئاوی هەولێر بکە کە ئەوانە ئیشی کەرەسەی ئۆپۆزیسیۆنە ژینگەیەکیان ئەو پارتی دروستی کردی ئەوەی چێتی دروستی کردی ئەو پەیجە ساقیت و خراپانەیان دروستیان کردیە کە ژەهر فرێدن خەریکی ئەو بابەتە تافیانە بنەوە لا دزی دەکرێنەوە لە خەڵک بێ ئاو دەکرێنەوە لە سوپای داگیرکەر دەینی ئەوە دەسەڵات وا دەکات خەڵکێک بەخۆی دەرێ ئۆپۆزیسیۆن چۆن شەرم ناکە دێرەسە ئەو بابەتە تافیانە گفتوگۆ دەکات دەیکاتە بابەتی ڕۆژاف ئەو هەموو پەیج و ئەکان تا دەبینی بابەتە چی تافێ کورە بابە لاچ نیشتیمانەکەت وا داگیر کرایە 300 ئەوە هاتیە 22 گەڕێک لە هەولێرێک ئاوی نییە حزبك لنا واخوي وادا كلية لنا ويكتري توري قصر ساو شتا قرما وقرانا بكد او دكتورة واو او كسا واو او حمكو واو كل انا بابتن بعد زديش انسان شو الشرب لاخوي ناك كاتش خوش